ساری نجاهان تو قصی که نمده ایرا رادیوی دنجی گلا ئەم کاتتان باش بیسەرانی هێرجار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزگاری شەرناق زۆرێک لە ناوچەکانی وەک ناوچەی ئەمنی ناساند و بۆ ماوەی 15 ڕۆژ هاتوچووی تێدا قەدەغە کرد. پارێزگاری شەرناق ڕایگەیاند بۆ ماوەی 15 ڕۆژ زۆر ناوچەی ناوەندی شار وەک ناوچەکانی جەزیر، سلۆپیا، قەلەبان، ئیلک و بەسای وەک ناوچەی ئەمنی تایبەت ناساند و هاتوچووی تێدا قەدەغە کردووە. ئاماژە بەوش کراوە چیاکانی گابار، جوودی کاتۆ و ناوچەکانی کێلەمەم و تەختەڕێش و دۆڵێ بە زۆرێک لە ناوچەکانیشەوە تا 12 مانگی داهاتوو وەک ناوچەیەکی ئەمنی تایبەتی کاتی ناسێنراون و چوونە ژوورەوەیان قەدەغا کراوە. لە هەرکۆڵ دەیان کۆچەر و شوان دەستگیر کراون. لە بناری ناوچەی بڕواری سرت دەوڵەتی تورکی داگیرکار لە هەرێمی هەرکۆڵ ئۆپەراسیۆن بەڕێوە دەبات و بەدەیان کۆچەری و شوان دەستگیر کراون. لە کوێستانەکانی چەمیکارێ سوپای تورک لە هەرێمەکە لە میانی ئۆپەراسیۆنێکدا لایەنیکەم 24 شوان و کۆچەری دەست بەسەر کردووە. با گوێرەی زانیاریەکان دەست بەسەر کراوان براونەتە بنکەکانی جەندەرمە لە سرت و ناوچەکانی مەسرجی، هاوڵ و بڕواری و تولۆ. هەپەگا ڕایگەیاند لە نۆ چالاکی گەریلاکانی ئازادی کوردستاندا لە دژی سوپای داگیرکەری تورک لە زاب، خواکۆرک و مەتینا 5 داگیرکەر سزادراون و 3 داگیرکەریش بریندار کراون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لەبارەی چالاکیەکانی گەریلا و هێرشا داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیایی لە دژی گەریلاکانی ئازادی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بۆ کراوە گەریلاکانی ڕاستار و هەپەگا لە ڕۆژانی 27 تا 29 تەشرین یەکەم 12 چالاکیان لە دژی سوپای تورک لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب، گۆڕەپانی بەرخۆدانی لۆلان لە هەرێمی خواکۆرک و گۆڕەپانی بەرخۆدانی دەرگەلێ و شیڵاتزێ لە هەرێمی مەتینە ئەنجام داوە. هەپەگا ڕاشی گەیاندووە لە ئەنجامی ئەو چالاکیانەی گەریلادا 5 داگیرکەر سزادراون و 3 داگیرکەریش بریندار بوون و گورزلا هێلیکۆپتەرێکیش وەشێندراوە. هەروەها هەپەگا ئەوەشی خستووەتە ڕوو لە ڕۆژانی 27 و 28 تەشرین یەکەم تۆنەلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی FM لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب 8 جار و گۆڕەپانی بەرخۆدانی کۆکان لە هەرێمی خواکۆرک جارێک بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراون. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگا هەروەها ئاماژە بەوەش کراوە 27 و 28 تەشرین یەکەم باگشتی 36 جار بافڕۆکەی جەنگی هەرێمەکانی بەرخۆدانی قەندیل، خواکۆرک، گارە، مەتینا و زاب بردومان کراوە. هەروەها هەرێمەکانی خواکۆرک، زاپ و مەتینا بەگشتی 37 جار بە هێلیکۆپتەری هێرشبەر بردومان کراون. ئەندامی فەرماندەی ئیالەتی ماردین مەمەد جوودی شەهید بوو. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگا ڕایگەیاند ئەندامی فەرماندەی ئیالەتی ماردین مەمەد جوودی 25 تەشرین یەکەم شەهید بوو. هەروەها هەپەگا ئەوەشی خستووەتە ڕوو ژیانی 16 ساڵەی شۆڕژگێڕی خۆی بێوەچان بەڕێ کرد و لە لووتکەدا بە ئەنجامی گەیاند و جێگەی خۆی لە مێژووی ئازادی گەلەکەماندا کردەوە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگا ئاماژە بەم خاڵانە دراوە. ڕۆڵەی بە نرخی گەلەکەمان لە مێردین هاوڕێمان مەمەد جوودی فیدای ئاپۆیی و ئەندامی فەرماندەی ئیالەتی مێردین 25 تەشرین یەکەمی 2024 شەهید بوو. شێواز و ڕووداوی شەهیدبوونی هاوڕێمان مەمەد بە هەموو وردەکاریەکانەوە تا ئێستا ڕوون نەبووتەوە و لێکۆڵینەوەی تێدا دەکەین.
هاوڕێمان لەسەر ڕێبازی فەرهاد کۆرتای و مەزلوم دۆغان هەنگاوی ناو لە یەکەم دەرفەتە خۆی گەیاندا چیاکانی کوردستان و تێکۆشانی خۆی گەورە کرد. هاوڕێمان مەمەد کە هەموو کات ڕووی لە تێکۆشانی باکووری کوردستان بوو ڕووی کردا باکوور و بووە ئەندامی فەرماندەی ئیالەتی ماردین و لەوێ لەو کاتە لەسەر ئەرکەکەی بوو و شەهید بوو. سەرخۆشی لە بنەماڵی بە نرخی هاوڕێمان فەرماندەی فیدایی ئاپۆیی مەمەد خەڵکی وڵات پارێزی مەردین و سەرجەمگەلی کوردستان دەکەین. هەروەها هەپەگە بەم جۆرەیە زانیاری لەسەر ناسنامەی هاوڕێ مەمەد جودی ئاشکرا کردووە. ڕەمەزان ئاکتاش بە ناسناوی مەمەد جودی لە ماردین لەدایک بوو و لە 25 تەشرینی یەکەمی 2024 لە ماردین شەهید بووە. لە هەریەکە لە ناوچەکانی ئافجیلار، سوڵتان بەیلی و ئارنافکۆتۆ لە ئەستەمبۆڵ هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا شەرمەزار کران و بانگەواز کرا بۆ کۆتاییهێنان بە هێرشەکان بە پێشەنگایەتی پارتی یەکسانی و دموکراسی گەلان دەم پارتی. لە هەریەکە لەو ناوچانەدا هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە ڕاگەیاندراوی هاوبەش شەرمەزار کرا. لە دوای تێپەڕبوونی 19 ڕۆژ بە سەرمانگرتنی وریشە مرادی چالاکوانان و ئازادی خوازان وەک پشتیوانیەک دەستیان بە هەڵمەتی هەشتەکێک کردووە. چالاکوانان و ئازادی خوازان وەک پشتیوانیەک لە پێگە فەرمیەکانی خۆیانەوە داوا دەکەن سەرجەم خەڵکی کوردستان بەشداری لەو هەشتەکە بکەن و وەک ناڕزایەتی دەربڕین لە بەرامبەر سزادانی وریشە مرادی لە زیندانی ئێڤینی تاران. علی ڕۆحی لە ئەندامانی پێشووی کۆمیتەی گوندی ئەنجومەنی چیای مەریوان سەرەڕای تێپەڕینی 4 ڕۆژ لە کاتی دەستگیرکردنی هێشتا دەست بەسەرە و چارەنووسیشی نادیارە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز علی ڕۆحی لە دوای بانکێشتکران و چوون بۆ ئیتلاعاتی مەریوان دەستگیر کراوە بۆ شوێنێکی نادیار گوازرایەتەوە. تا ئێستا بە دووادارچوونەکانی بنەماڵی بۆ دەستخستنی زانیاری لەسەر چارەنووسی ناوبرا و بێئەنجام ماوەتەوە. کەناڵی سیانزەی ئیسرائیلی بڵاوی کردوتەوە دوای هێرشێک لە باکووری لوبنانەوە بۆ سەرماڵی بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل تەلەبیب بەنیازی ئەنجامدانی دووەم هێرشە بۆ سەرخاکی ئێران. کەناڵی سیانزەی ئیسرائیلی بڵاوی کردوتەوە لە 19 ئەم مانگە لە باکووری لوبنانەوە 3 فڕۆکەی بێفڕۆکەوان ئاڕاستەی ماڵەکەی بنیامین نەتانیاهو کراوە، بەڵام لەو کاتەدا سەرۆکوەزیران و هاوسەرەکەی لە ماڵەوە نەبوون. کەناڵەکە باس لەوەش دەکا ئیسرائیل خەریکی ئامادەکاریە و دووەم هێرش بە زووترین کات لەسەر ئێران ئەنجام دەدات. حیزبوڵای لوبنان بڵاوی کردەوە بە پشتبەستن بە ئامانجەکانی حیزبوڵا و بە گوێرەی میکانیزمی پەسەندکراوی هەڵبژاردننی ئەمینداری گشتی شۆرای حیزبوڵا ڕازی بوو بە هەڵبژاردننی نەعیم قاسم وەک ئەمینداری حیزبوڵای لوبنان و دەشڵێن بەڵێن دەدەین پێکەوە کار بکەین بۆ گەیشتن بە بنەماکانی حیزبوڵا و ئامانجەکانی. سابرینا سین یاریدەری وتەبێژی وزارەتی بەرگری ئەمریکا پێنتاگۆن سەبارەت بە ناردنی هێز لەلایەن کۆریای باکوورەوە بۆ ئوکراین لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیان کۆریا 10,000 سەربازی ناردووە بۆ مەشقکردن لە ڕۆژهەڵاتی رووسیا. ئەمەش پێدەچێت ببێتە هۆی بەهێزکردنی هێزەکانی رووسیا لە نزیک ئوکراین لە هەفتەکانی داهاتوودا. هەروەها سابرینا سین باسی لەوەش کردووە بەشێک لەو هێزانە پێشتر لە سنوورەکانی ئوکراین نزیک بوونەتەوە. هاوکات پێشتر سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە ناردنی هەزاران سەربازی کۆریای باکوور بۆ رووسیا پێشاتێکی زۆر مەترسیدارە. مان پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا.